بتابەتی باسی ئەم ڕۆمانە بکەم من بەڕاستی طبعا من شیعرە نووسم ئەمە یەکەم ئەزمموی ڕۆمان نووسینە بەڵام ئەوەی کە بزانێ من بە چیرۆک دەسم پێکە بەڕاستی هەمیشە کەڵکەڵەی نووسینی ڕۆمان نووسینی چیرۆک کەڵکەڵەی بۆ منی داگیر کردەوە بەڵام لەبەرەی ژیانێکی زۆر زەحمەت و شیعر بردمی زیاتر. دڵسۆز عەبدوڕەحمان حەمە ساڵح کورتم کردوێتەوە بۆ دڵسۆز حەمە لە دایکبووی شاری سلێمانیم پلەکانی سەرەتایی و ناوەندی ئەمانم لە شاری سلێمانی تەواو کردووە دەرچووی کۆلێژی ئەندازیاری بەشی تەلارسازیم لە ساڵی 98ەوە لە دەرەوەی وڵاتە ژیم لە شاری هۆڵەندا دایکی سێ منداڵم نووسەرم و شاعرم و دایکم نووسین بۆ من یعنی پێ ئەچێ لەگەڵ لە دایکبوون لەگەڵی لە دایک بوو بێتم مەسەلەی نووسین شتێک نییە کاردانەوە بوو بێ بۆ من بۆ غەریبی یا بۆ تەنیایی یا بۆ دۆخێکی شخصی لە ساتە وەختێکە مە پێچەوانەوە نووسین بۆ من بەشێکە لە ژیانم و هەتاوەکو وشیارتر بووم و هەتاوەکو لە هەمبەر ژیانە قاڵتر بووم هەتاوەکو زیاتر بەر ئازارەکانی ژیان کەوتم بەرنادادوەرەکان هەتا گەورەتر بووم وشیاریم گەشەی کرد کەلتوری جیاوازم بینی و نادادوەریەکانم بینی و بە قوڵایی ژیان کەوتم زیاتر تێگەشتم کە من بۆ نووسین دروست بووم و نووسین تەنیا وەڵامێکی منە لە هەمبەر ژیانە و نووسین تەنیا ئەمڕازێکە کە بەردەوام ئاشتمەکاتەوە لەگەڵ ژیانە ئەنی لەوانەیە تەنیا شتێکەوام لێ بکە مامەڵەیە بکەم ئێستاە مەسەلەن هەندێک جار تەنازولی بکەم لە نووسین تەنیا دایک بوونە و هیچی نووسین بۆ من چارە نووسە من بیرم بێ لە سەرەتاییەوە نووسیمە لە بیرم بێ کە فێر بووم بنووسم و بخوێنمەوە یعنی ڕەغبەتێکی قوڵم هەبوو بۆ خوێندنەوە بۆ بزانم شتەکان چۆنن یعنی ئەمە بۆ وایە مەسەلەن بۆ من لە مەکتەبەوە بەبێوی پرسم پێ بکەن من یا قسە مەکتەبێکی تر یعنی هەمیشە پرسیاری زۆر و بیرم بێ کە ئەمە ئەچوین بۆ مەکتەب تێبخانەیەکی گەورە لەسەر کە من تەلەبی سەرەتایی بووم یعنی کە ئەهاتمەوە خۆمە کرد بەناو کتێبخانەکە ینی ئەو کاتە کتێبی مناڵانیش زۆر کەم بوو بەس ئەم خوێندنەوە خۆشبەختانە من لە بنەماڵەیەکی خوێنەوارم دایمە کتێبخانە هەبووە لە ماڵمانە لەبەرەوە هەر خۆشم زۆر بە زووی فێری عەرەبی بووم بەردەوام من ئەم خوێندەوە ینی بەردەوام ئەو خوێندنەوەیش ینی بۆ خۆی بنەمایەکی زۆر زۆر بە قووەت بەهێز بوو ینی بۆی من بتوانم دوایی بتوان بژنووسم بیرم بێ ینی زۆر بە سەرەتای ژیان هەتا من ئەگەر لەگە ڕەفقەکانمە عاجزێ بکەوتا بە نامم بۆ ئەنووسین زیاتر وەک لەوەی لەگەڵ یانە قسە بکەم ساڵی هەشتاکان بە پێچانەوە من پێم وابوو سەردەمێ بوو کە زۆر ئاسۆی خوێندن و فێربوون و کرانەوە لە بەردەم کۆمەڵگایە هەبوو بە ژن و بە پیاوە سەردەمێ بوو کە بە من پێ ئەڵێم سەردەمی زێڕینی فێربوون بوو یعنی تەنانەت ئەوانەشی کە تەمەنیان چوو بۆ سەرەوە پیان ئەوت هەڵمەتەکانی نێشتینە خوێندەواری من پێم وایە پێچەوانەوە سەردەمێک بوو کە زۆر بواری خوێندن و فێربوون لە بەردەم ژنانە کرابوو بەڵام پرسیارەکە ئەوەیە تەنیا بە خوێندن هەموو بربەستەکانی تری بەردەم ژنان لەلایەن کۆمەڵگاوە لا ئەچێت نەخێوانیە تەبەن ئەکید ئێستاش ئەو کاتانەش هەمیشە بربەستی زۆر گەورە هەیە لە بەردەم وشیاری و فێربوونی ژنانە لەبەرەوەی ئەو کاتەش و ئێستاش بە هەندێک گۆڕانەوە سیستەمی کۆمەڵایەتی ئێمە سیستەمێکی پاتریارکیە سیستەمێکە کە بەردەوام لەمپەری زۆر گەورە ئەخاتە بەردەم وشیاری ژنانەوە بە دڵنیایەوە ئێستاش ئەو ساشی لەگەڵا بێت بە تایبەتی بۆ ژنی نووسەر بۆ ژنی وشیار بۆ ژنێک کە ئێوێ لە کای ڕۆشنبیریە کاریگەریەک دانێت لەمپەری زۆر زۆر گەورە هەیە لە پێشی هەمویانەوە شتەکە هەر تەنها ئەوە نییە خێزان ناتوانێت بڵێ بنووسە یا مەنووسە لەمپەری گەورە ئەوەیە کە تۆ لە کۆمەڵگایەکەی سیستەمی ڕەوشنبیری دام و دەستگاکان سیستەم و شێوازی بیرکردنەوە شێوازێکی تەواو پیاوانەیە بە تایبەتی لە مەجای فکر و ڕووناکبیریە کە دانپیانانێکی نییە بۆ ژنێکی خوێنەوار بۆ ژنێکی ڕۆشین بە ئەو فکرەی بۆ ئەو ئەدەبەی بۆ ئەو کەلتورەی کە ژنێک بەرهەمی ئەهێنێت ئەمانە بە ڕاستە و خۆ ناڕاستە خۆ لەمپەری زۆر زۆر گەورن یعنی ئەوەی کە بۆ پیاوێکی نووسەر فەراهەمە ئەوەی بۆ پیاوێکی شاعیر فەراهەمە
بەدڵنیایە و بۆ ژنێکی فراهەم بۆ ژنێکی نووسەر هەر فراهەم نییە بە تایبەتی ژنێکە جددی بێ و نووسین و ڕۆشنبیری و تێکست پەیامێک بێ بۆ ژیان بۆی یعنی هەڵسوکەوتی دەستگاکان هەڵسوکەوتی بیرکردنەوەی کۆمەلگا بەگشتی لەمپەرێکی زۆر زۆر گەورەیە لە بەردەم گەشەکردن و هوشیاربوونەوەی ژنانە لەبەرەوەی هیچ پانتاییەک وەکو پانتایی ڕۆشنبیری وەکو ئەدەب وەکو فەرهەنگ ئینسانێکی ئازاد بەرهەم ناهێنێ ئینسانێکی یونیک بەرهەم ناهێنێ لەبەرەوە پێم وایە لەمپەری کۆمەڵایەتی لە بەردەم نووسینی ژنانە لە بەردەم ژنی نووسەرە لەو لەمپەرانەش گەورەترەکە لە مەجای سیاسەت و مەجالەکانی ترا دێتە بەردەم ژنانەوە زۆر جار ئێمە سەیری ئێمە ئەکەن سەیری ژنێکی نووسەر ئەکەن لە پێشاوەکو ژنێک پاشانۆکو نووسەرێک بە پێچەوانی پیاوەکانەوە کە سەیریانەکە وکو نووسەرێک پاشانۆکو پیاوێک ئەو بەشەی کە من تیامە خوێن بەشی ئەرشیتێکتە بەشی تەلارسازی بەشێکە تەواو بەشێکی هونەریە بەشێکە پڕە لە خەیاڵ پڕە لە ڕنگ ڕاستە لەسەر بنەمایەکی زانستی تەنانەت ئەو بەشە لە وڵاتانی دەرەوە کە چوومە ئەوروپا و کە چوومە هۆڵندا ئەمانە بەشێکن لە ئەکادیمیای هونەرە جوانەکان ینی لە کوربۆسێ ئەڵێت ئەرشیتێکت مۆسیقایەکی بێدەنگە یعنی مۆسیقا و هارمۆنی و هەموو ئەو فاکترانی لە هونەرە لە مۆسیقا لە گۆرانەیە بێ لە ئارشیتێکتیشە هەیە لەبەرەوە پەیوەندیکی بەشێکی جوانە بەشێکە خۆشم ویست بەڵام ڕەنگیشە لە بەشێکی زۆری ژیانمە لەبەرەوەی لەو پانتەیە ئیشم نەکردووە وەختێکی زۆرم هەبوو بۆ ئەوی کە بنووسم و بخوێنمەوە نادادوەری تەنیا بەرامبەر بە ژنان نا یعنی بەشێکی بەرامبەر بە ژنانە کە باسی نادەدوێت بەڵام ئێمە بەڕاستی زۆر جار هەر کە ژنێک ئەبینین بچووکیەکەینەوە لە کێشەکانی ژنانە و پیاوانە و چۆسانەوەی ژنان نامن کە باسی نادادوەرەکانی ژیانەکەم زۆر بە ڕەهەندێکی قوڵتر و ڕەهەندێکی دووتر کە باسی نادادوەرەکانی ژیانەکەم بەشێکی لەوانش نادادوەری بەرامبەر بە ژنان بەڵام بەر بۆ خۆی ژیان پڕە لە نادادوەری ئینسانەکان بەرامبەر بە یەکتری بەرامبەر بە مناڵ بەرامبەر بە بیئە بەرامبەر بە ئاژەڵەکان بەرامبەر بە یەکتری تا ئێستا سێ دیوانی شێعریم بڵاو بۆتەوە ئەمەی کە ئێستا بڵاو ئەبێتەوە یەکەمین ڕۆمانی منە کە چاپ بووە ئەم ساڵ بڵاو بێتەوە ئەوە یەکەمین ڕۆمانە یەکەم ئەزمموی ڕۆمان نووسینە من بەردەوام شێعرم نووسیوە وتاری گەلێکی زۆر زۆرم نووسیوە بە درێژای ئەم ساڵانە کە ئەگەر ئەتوانم بڵێم بۆ 2,000 وتارم نووسیوە لە بابەتەکانی ژیان لە بابەتەکانی پێوەست بە ژنانەوە تەنانەت لە بابەتی سیاسی و ئەو بارودۆخانی کە لە کۆمەلگای ئێمە ئەکتوێڵ بووە چونکە من خۆم زۆر بە کەسێکی ئینڤۆڵڤ بەزانم بەو کێشانەی کە لە کۆمەلگاکەمە هەیە شێعرەکانم شێعرن مامەڵ لەگەڵ ئیحساسی ئینسانە ئەکا بەرامبەر بە ژیان بە خۆشەویستی بە دایکایەتی بە نادادوەری بە جوانیەکان بە پرسیارەکانی کە لە وجودا هەیە بە زمانێکی شیعری تێکستەکانی تر هەموو ئەو شتانەی کە لە ژیانە هەیە تۆ لە تێکستەکانمە یعنی نووسیمە ئەم ڕۆمانەکە بۆ من بەڕاستی بۆ من یەکێکە لە ئەو خەونانەی کە هاتە دی ئەم ڕۆمانە باسی خۆشەویستێکی زۆر گەورە ئەکا کە بە کورتی ئەمەوێ بڵێم لەم ڕۆمانەیە ئەمێ تەکید بکەمەوە سەر ئینسان کە کاتێ بەردڵ ڕقی و نادادوەریەکان ئەکەوێت ئینسان لەوانەیە بیگۆڕێ لە شاعیرێکە بۆ دڕندەیەک لە نووسەرێکە بۆ پیاوکوژێک بۆ بە پێچەوانەشەوە تێکستم بۆ مناڵەکانم نووسیوە و هیوادارم من دایکێکی دڵسۆزم هەمیشە هەستەکەم کە من بە پێی پێویستنی بەرام بە مناڵەکەم چکە خۆشەویستی ئەوان ئەوەندە گەورەیە کە من ناتوانم پێی بگەم و ئەم ڕۆمانەشم کە بەلای منەوە خەوێک بۆ هاتە دی پێشکەشی بە هەرسێکیانم کرد بە مناڵەکانم کاتی تایبەت بۆ نووسین بۆ من ئەو کاتەیە کە پێویستەکا بنووسم و زۆربەی کات ئەو کاتێنەی کە ئەنووسم ئەبێت تەنیابم و هەستی من وەختێک کە ئەنووسم ئەو هەستانەیە کە ئەو کاتانەیە کە هەست تامی ڕاستەقینەی ژیانەکەم ئەو تاقە کاتانەیە کە من هەستەکەم خۆمم و تەنها ئەو کاتانەیە کە بەڕاستی بەرەو ڕووی ژیان ئەبمەوە و تەنها ئەو کاتانەیە کە هەست بە خۆشیێکی زۆر زۆر ئەەکەم تەنیا ئەو کاتانەی کە ئەنووسم هەستەکەم بەڕاستی شتێکەکەم لە ژیانە کە
تایبەتە بە خۆم و ئەو شتە ئەەکەم کە ئەمەوە تەنیا شتێکە کە ئەم بەستێتەوە بە ژیانەوە. بەڵام مەسەلەی نووسین گزارشکردن لە خۆت ئەوە هەنگاوێکە لە هەنگاوەکانی ئازادبوونی ئینسان زۆر گرنگە کە ئینسان بگاتە قۆناغێک بتوانێت گزارش لە خۆی بکە، بە تایبەتی ژن کە ئێمە لە کۆمەڵگایەکەین لە کەلتوریەکەین کە قسەکردن تابووە. قسەکردنیێکێکە لەو دەستکەوتانەی کە ئینسانەوێ بۆ خۆی فراهم بکە کە بتوانی دەنگ بەرزکەیتەوە دەنگ هەڵبڕی گزارش لە خۆت بکەیت. ئێمە ئەزانین ئێمە کۆمەڵگایەکین قسەکەر نین، ئێمە کۆمەڵگایەکین گزارشکردن لە ئینسانێکێکە لە هەرە تا بۆ گەورەکان بۆ پیاویش و بۆ ژنیش. ئەگەر ژنێک بتوانێت بگاتە ئەو تخوبانی بتوانێت گزارش لە خۆی بکە، گزارش لە خەونەکانی بکە، گزارش لە ئەحساسەکانی بکە، مانایەوەیە ڕەهەندێکی گەورەی ئازادبوونی بڕیوە. من زۆرم بەلاوە گرنگە کە ژنەکان بتوان بنووسن، ببنە نووسەری گەورە، ببنە کەسێکە پرسیاریان هەبێ لەسەر ژیان، بتوانن کە بچنە هەنێ پانتاییەوە کە خۆیان بن. نووسین ڕەنگە کارێکی ئاسان نەبێت، بەڵام زۆر جار ئینسان نزیکە کاتەوە لە خودی خۆی. من خۆم وەکو ژنێک ئەنووسم، ئەوی ڕاستی بێ من هین نانووسم، دروشم نانووسم، من وەکو ژنێک ئەنووسم، پیر وەکو ژنێک، لەبەرەوە تەسەورەکەم زۆر پەیامەکەم بە ئاسانی بگاتە بە ژنێکی تر، لەبەرەی بێ ئەوەی هەست بکەم بۆ ژنان ئەنووسم، لەبەرەی من خۆم ژنێکی نووسەرم و ئەم ڕۆمانەش کە ئەیبینی بە زمانێکی ژنانە نووسراوەتەوە و تەواو فەزایەکی ژنانی هەیە. دایمەن نووسەر پلانێکی هەیە، بەڵام وەکو کارێکی تر نییە بڵێ من مانگی داهاتوو دەزەکەم بەم ئیشە. بە دڵنیاوە دائیمەن کۆمەڵی پرۆژە لە ڤیژنی ئینسانە هەیە کە ئەمەی بکە، بەڵام کەی ئەتوانم کەی دەست پێ ئەەکەم من هەمیشەوا بووم نازانم بەڕاستی بە دڵنیاییەوە کتێبی تر ئەگەر ئۆمەر هەبێ کتێبی تر و پرۆژەی تر لە فکری منە هەیە. تێک بینای ئەو ڕۆمانەی کردووە قەناعەت ئەهێنیت هەموو لادەیەکی بچکۆ لە ئەزان ئەم کەسە ئەکوژرێت بەس خۆی نازانێ و ئەشکوژرێت. من ویستومە لەم ڕۆمانە لە فەزایەکی خوێناویە، فەزایەکی زۆر تاریکە، فەزایەکی پڕ لە توندیتی ژیا، فەزایەکە هیچ خۆشەویستیتیان نیە، دەکرێت خۆشەویستێکی زۆر زۆر گەورە ڕووبات. کەسێک کە دەکرێت ڕەمز بێ بۆ توندیتیژی و پیاو کوشتن، بەس کە کاتێ بە قادرمەکانی ئەعماقە ئەچیتە خوارەوە سەیرەکەم ئینسانە ئەکرا لە سەرزەمینێکی ترا لە دۆخێکی ترا پیانۆژن بووە، ڕەنگە عاشق بووە. وەکو هەموو ئەم نەوەی خۆم زۆر بەرشەڕەکان کەوتین، بەرنادادوەریەکان کەوتین، بەر نیشتیمانێک کە بەردەوام نیشتیمانەکە خۆی ئەوەندە برینار بوون بە زمانێکی ژنانە، بەڕاستی ژنانە، بەبێ ئەوەی کە بیر بکەمەوە لە هیچ سنوورێک و لە هیچ بەربەستێک و لە هیچ ئەوەی کە هەیە و کە ئەبێ هەبێت. Bye.